سڵاتان لێوێ هاوڕێ جوانەکانم چۆنن؟ باشن ئێوەش؟ باشن هاوڕێ جوانەکانی کەشم ئەی ئێوە چۆنن؟ بەیوام زۆر باش بن و ڕۆژێکی خۆشتان بەڕێ کردبێت. هاوڕێ جوانەکانم لە بەرنامەی گەشت و زانیاریە هەروەکو زانن هەرجارە و ئەڕۆین بۆ شوێنێک و گەشتێکەکەین و کۆمەڵێک زانیاری زۆر باش وەرەگرین. ئەجا گەشتی ئەمڕۆمان ئەزانن هاتوین بۆ کێ؟ هاتوین بۆ فامیلی مۆڵ. هەر بژی بەڵێ هاتوین بۆ فامیلی مۆڵ بۆ ئەوەی کە یاری بۆڵینگ تاقی بکەینەوە. جا یاری بۆڵینگ چەند کەستان پێشتر کردوتانە دەزەڵ بڕێ؟ 2 3 تەنها 3 کەسیان کردویانە. کاتە لە گەشتی ئەمڕۆمانە ئەم هاوڕێ جوانانم بۆ یەکەم جار یاری بۆڵینگ تاقیەکەنەوە. جا پێکەوە کۆمەڵێک زانیاری وەرەگرین بزانین یاسای ئەم یاریە چۆنە، بۆچی ڕەنگەکانی جیاوازە لە تۆپەکانە. جا سەرەتاش ئەبێت پێڵاوی تایبەت بەم یاریە لە پێکەین و دواتریش بچینە ناوە. جا پێشم خۆشە هەر ئێستا مناڵەکانیش خۆیان بناسێنین بزانن کە ناویان چییە. تۆ ناو چییە؟ مینا. مینا زانی پێشەوەی بڵێ ناو مینا منم زانی ناو مینا. زەیم بە چییە؟ لەبەرەوەی دایکم هاوڕێی تۆیە. بەڕاست؟ دایک هاوڕێ منە؟ ڕێزی سڵاومێ بۆ دایکە. چۆنی دایکی مینا؟ وەڵی من بەوەیە زانیم کە ملۆنگەکە نووسراوە مینا. مینا لە پۆلی چەندی؟ دەرەچم بۆ 3. هەر بژی سەرکەوتوبی. پێشتر یاری بۆڵینگ کردووە وایە؟ لە ماڵەوە لێرە نا. لە ماڵەوە. ئەها زۆر چاکە. کاتە ئەمڕۆ یارێکە بەڕاستەقینە تاقیەکەیتەوە. زۆر چاکە. تۆ ناو چییە؟ مینا. هەویش ناوی مینە. چەند کەسی تر ناوی مینایە لێرە؟ تۆش ناو مینایە؟ بەڵێ. تۆ لە پۆلی چی؟ 4. ئەی تۆ لە پۆلی چی؟ ئەمە هێشتا لە ڕەوزە نەبوو، من لە ڕەوزە بووم ئینجا ستمە مەکتەب هێشتا ئەم لە ڕەوزەیە. ئەها تۆ لە ڕەوزە بووی چوویتە مەکتەب ئەم هێشتا هەر لە ڕەوزەیە وایە؟ من لە مەکتەبم هێشتا بەس نامان نووسیوە هێشتا 2 ڕۆژمان ماوە ئەمیش لە ڕەوزەیە بەس ئەمیش ماویەتی. ناویان نووسیوە بەڵام 2 ڕۆژیان ماوە ئەنجە دواتریش ئەچێ بۆ قوتابخانە خوشکەکەی مینا و ئەنجە دوایەوە میناژە چێ بۆ باخچە. مینا بۆ چییە پێ و بۆ چییە ئەو شتە پێت؟ ئاوە؟ بۆی کە زوو تینوت بوو ئاو بخۆیتەوە کەواتە گرنگی ئەی بە جەستەش وایە هەر بژیت ئاگات لە خۆت بێ. بۆ باخچەش بی بە باش؟ ئەی تۆ ناو چییە؟ خوشکەکەی مینا ناوی چییە؟ پاریان. پاریە؟ پاریان. پاریان. زۆر باشە ئافرین. پاریان لە پۆلی چەنی؟ ئێستا لە ڕۆزە بووم ئێستا لە یەکم هێشتا. ئەها لە یەکی. ئێستا لە یەکی دەرچی بۆ یەکم ساڵ. زۆر باشە. پاریان پێکەوە یاری بۆڵینگەکەین باش؟ ئێوە ناوتان چییە؟ با بزانم تۆ ناو چییە؟ ساکۆ. ساکۆ لە پۆلی چەنی؟ بۆ 4. زۆر باشە. ساکۆ سەرکەوتوبی پێشتر یاری بۆڵینگت تاقی کردوتەوە؟ نەخێر. کاتە ئەمڕۆ یەکەم جارتە. ئەی حەزت لە چ ڕەنگە؟ شین. شین؟ یاری بۆڵینگ ڕەنگەکانی تایە تۆپێکیان ڕەنگی شینە بەڵام بە پێی ڕەنگەکان قورسی تۆپەکانە گۆڕێ بۆیە ئەپرسین لەگەڵما بە بۆی کە ئەمڕۆ بزانین ڕەنگی شین چەند کیلۆیە. باش؟ تۆ ناو چییە؟ لاوین. لاوین لە پۆلی چەنی؟ دەرچوم بۆ 3. لاوین پێت خۆشە ئەمڕۆ لە گەشتەکەمانە لەگەڵمانای؟ بەڵێ. منیش زۆر پێت خۆشە. منیش زۆر دڵخۆشم کە لەگەڵ ئێوەیان. با بزانم ئەمان ناویان چییە؟ زانم تۆ ناو مینا بوو. بەڵێ. مینا لە پۆلی چەنی؟ 4. دەرەچم بۆ 5. مینا باشە پێم بڵێ پێشتر هاتووی بۆ یاری بۆڵینگ؟ باشە پێت خۆشە کە یاری بۆڵینگ کرد چەندێکیان بخەیت؟ ئاکە تۆپەکە هەڵەیت بۆی کە بزانین چەند ژمارە ئەکەوێت؟ حەزم لێ هەمووی بکەوێت. هەمووی بکەوێت؟ کاتە ئەمڕۆ بە باشی لەگەڵمان نابا و تەرکیزکە بۆی کە فێر بیت و هەمووی پێکەوە بخەی باش؟ چۆنی؟ باشە. ناو چییە؟ نەلی. نەلی گۆرانی زانی نەلی؟ بۆچی؟ عادی چیە زانی؟ وەڵای تو یارمەتیە؟ بۆچی یارمەتی؟ تۆ چی نەلید؟ هاوڕێ. هاوڕێ؟ وی تۆ ناو چییە؟ میلا. مینا؟
میلا میلا ورچ چ پێوەیە هەدی پشکەرە هەدی پشکەرە دی وای لە ورچە بە میلاوەیە ئەوە بۆچی ئەو لە باخچەی ئاژەڵانێ ناوتە ناوی چێ ورچەکە و ناوی نییە ناوی ئایا زۆر باشە خۆشحاڵین ورچەکەی باشە پێم بڵێ دڵتان خۆشە پێکەوە هاتون بەڵێ ئەمڕۆ پێکەوە یاری بۆڵینگەکەین باش هەر بشین تۆ ناو چییە؟ چابان با بێمە لاتەوە تۆزە بچین بۆلا تۆزە بچین بۆلا چاوا چۆنی؟ باشم باشی چەند جوانە ملوانگەکە چەند ڕەنی تایە من زۆرم حەز لە ڕەنگەکانە تۆش حەزی لێیە؟ بەڵێ زۆر باشە چاوا تۆ بینەری بەرنامەی ماوەی مناڵانی؟ بەڵێ زۆر باشە حەزت لە چ بەرنمەیەکیانە زۆر؟ بەرنامەکەی چە بەڕاست بەرنامی گەشت و زانیاری؟ منیش زۆر حەزم لە بەرنامی گەشت و زانیاریە لە بەرەوەی گەشتێکە کە گەورە و بچووکی شتودی لێ وەرەگرێ وایە؟ زۆر باشە گەشتی ئەم ڕۆژمان گەشتێکی زۆر چێژبەخشە بێ لەگەڵمان نابن تۆ ناو چییە؟ وەرە کۆتا هاوڕێ دارۆس کۆتا هاوڕێمانە لە پۆلی چەنی؟ لە پۆلی؟ 5 باشە کەواتە ئەمڕۆ 5 جار پێکەوە یاریەکەین باش؟ بەڵێ زۆر چاکە کاتە لەگەڵمان نابن هاوڕێکانم بۆ ئەوەی کە گەشتەکەمان دەست پێکەین بەڵام سەرەتا پێڵای تایبەت بەم یاریە لە پێکەین و دواتر ئەچینە ناو یاری بۆڵینگەوە باش؟ ئامادەن؟ چەند کەس ئامادێ با دەست هەڵبڕێ ئامادەین با دەست پێ بکەیت زۆر باشە ئێستا با بڕۆین وەرن لەگەڵما وەرن هاوڕێ جوانەکانم پێڵاوەکانمان لە پێ کردووە خۆمان ئامادە کردووە جا ئێستا ئەڕۆینە ناو گۆڕەپانی یاری بۆڵینگەوە جوانە ئێرە سێرکەن ئەمە تۆپەکانە چەند ڕەنی جوانی تایە جا ئێرەش لاینەکانەواتە خەتەکانە کە هەر خەتە و 4 بۆ 5 یاریزان ئەتوانێت یاری تیا بکات ئەجا لەگەڵیشیە ئەمڕۆ فێرە بین چەند پەلەیانە هاوڕێکانم پەلەتان نەبێ داینێرە قورس نییە؟ قورس نییە؟ باشە سەرەتا پێویستە یاساکان فێر بین دواتر یاریەکەین باش؟ زۆر چاکە هاوڕەکانم زۆر پەلانە کەواتە ئێستا یەکسەر ئەڕۆینە لای شارەزایەکی بواری ئەم یاریە لەگەڵ مابن بۆی کە ئێوەش زانیاری باش وەربگرن و بزانن کە یاری بۆڵینگ چۆنەکرێت کەواتە با بڕۆین وەرن زانیاریەکان وەرەگرین دواتر یاریەکەین کاتە ئێستا بەشی زانیاریەکانمانە سڵاو لێبێ سڵاو بەخێبن سەرچاوم زۆر سپاس خۆ بناسێنیت من ناوم ڕێبینە بەڕێوەری سنتەری یاریەکانم لە فاملی مۆڵ خۆشحاڵین با یەکسەر لەوە دەست پێ بکەین یاری بۆڵینگ چییە؟ یاری بۆڵینگ وەک لای بەڕێستان معلومە یاریەکی جیهانیە یعنی زۆر وڵاتانی جیهان ئیتیمامی پێیەن لەبەرەوەی یاریە کە پڕە لە کێبەرشێ لە ململانەیە هەر یاریەکیش ململانەی تیا بوو لە بینی کەسێ دوو کەس بەرەوسەر خۆتەزانی زۆر بڵاوە بێتەوە و کوردستان ئێمەش بێبەش نەبووە لەم یاریە بەتایبەت لەم ساڵانەی دوایە خەڵک احتیمامێکی زۆری پێەیە و سەردانکەرێکی زۆرمانە بێ بۆ یاری بۆڵینگ و بەعامەتەن هێن بۆ یاریکردن زۆر باشە خۆشحاڵم کاتە ئەمڕۆ وا لە مناڵەکانەکەین کە هاریان بین و بۆ ئەوەی کە پێشبڕکەیەکی زۆر ئاشتیانە بکەن لە نێوان یەکتریە باشە کە هاتین تۆپەکان هەمووی ڕەنگا و ڕنگ بوون ڕەنگی سوور پرتەقاڵی مۆر سەوز قاوەی شین ڕەنگەکان واتای چییە؟ مەبەست لە دیاریکردنی ڕەنگەکان لە تۆپی بۆڵینگە یعنی هەر مەسەلەن هەر تۆپی و ژمارەیەکی لە سەردانراوە بۆ نمونە تۆپی ژمارە دەمان هەیە ڕەنی سوورە 10 کیلۆیە ئەم تۆپە تۆپی ژمارە 11مان هەیە ڕەنی شینە 11 کیلۆیە بە هەمان شێوە بۆ تۆپەکانی تریش ژمارە نۆمان ڕەنی سەوزە یعنی ئەو ڕەنەی کە دیاری کراوە تەنها بۆ جیاکردنەوەی قورسی تۆپێکە لە تۆپێکی تر زۆر چاکە کاتە هاوڕێیان ڕەنگە جیاوازەکانی تۆپەکە بۆ ئەوەیە کە قورسی تۆپەکە جیا بکەیتەوە باشە کاتە ئێوەژە بێ ئاگاتان لەوە بێ لەگەڵ تەمەنی خۆتانە بگونجێت ئەو قورسیەی کە هەڵیەگرن بۆ ئەوەی کە زیانتان پێنەگات باشە
هەر بژی باشە قورسی تۆپەکەەوە لەوە ئەکات کە هەمووی بکەوێت خۆی عادەتەن قورسی ئەو تۆپی کە دیاری کراوە بۆ نمونە مەسەلەن کەسی وا هەیە مەسەلەن ئەتوانێت تۆپی ژمارەنەوە هەڵگرێت لەبەر ئەوەی ڕاستی کیلۆکەشی دیاری کراوە لەسەری مەسەلەن تۆپی ژمارە 9 کیلۆیە بەڵام شوێن پەنجەکانی بچووکتر بۆی دروست کراوە بۆ ئەوەی مەسەلەن کەسێک لە مستەوایە کابێت لە تەمەنێکا بێت بتوانێت ئەو تۆپە هەڵگرێ ینی کە کیلۆکەشی دیاری کراوە احتیاتی ئەوەشی بۆ کراوە کە شوێن پەنجەکە بۆ ئەوی بتوانی تۆ بە ئیسراحەت پەنجەت لە کونی تۆپەکەیە بە ئیسراحەت بجوڵێت کە هاتی تەسەر لاینەکە بۆ هەڵانی پەنجەت گیر نەبێ لە کونی تۆپەکان ئیتر خۆی عادەتەن تۆپەکە تا قورستر بێت بتانی و کۆنتترۆڵە بەسەریا پشکێ زیاتر لەوێ پینەکانە خاتە خوارەوە دەست خۆش باشە با پرسیارێ لە ئێوە بکەم کێ ئەزانێ ناوی ئەو شتە چییە کە ئاها تۆپەکەی بۆ هەڵێنی و دواتر هەمویانەکەون زانە ناوی چییە؟ چکە نایکی تایبەت بەخۆی هەیە کێ زانێ؟ ئێوازانن؟ خۆش نازانم جابایسە بپرسیم زانی ناوی چییە؟ ئەو شتانەی کە لەوێ ئەکەون پێ ئەوترێ پین تۆپەکەی لێ ئەیت و ئەوانەی کە ئەکەون لەوێ پینی پێ ئەوترێت پین زۆر کاتە ناوی پینە هاوڕێیان باشە یاسای ئەم یاریە چییە؟ یاسای ئەم یاریە لە هەر لاینێکە لە یەک نەفەرەوە تا 12 نەفەر ئەتوانێت یاری تیا بکات یعنی لە یەک نەفەر تا 12 نەفەر ئەتوانن ململانەیەکی ئاشتیانەی تیا بکەن و یاریەکی خۆش بەسەر برن بۆ هەر نەفرێکیش تقریباً ینی بۆ هەیە دەتیلکردنی بۆ هەیە یعنی لە هەر مەسەلەن لە تیلی یەکەما کە هەڵی تۆپەکە ئەگەر بە یەک جار تۆپەکان هەمووی بخەیت 20 خاڵە بۆ ئەنووسێ ئەکسێکە بۆ ئەنووسێ لەسەر شاشەکان کە لە بەردەم هەموو ڕقەمەکە شاشەی خۆی هەیە ئەگەر بە دووهەم جار هەموو تۆپەکان بخەیت 10 خاڵە بۆ ئەنووسێت ئەگەر مەسەلەن بە دووەم جاریش هەمووی و نەخست یعنی هەردوو تیلەکەت کرد نیوەی تۆپەکانە خست ئەوەنە ڕقەمە بۆ ئەنووسێت کە خستوتە خوارەوە لەوێ پینەکە و خستووە زۆر باشە کاتە پێشبڕکێ لە نێوان ئەو دووڵینەی کە ئەکرێ ئەبێت چەند بە چەند کەس بن ئەو دوولاینەی کە ئەکرێت ئێستا ئێمە چاوگەشەکان ژمارەیان دە بۆ 11 مناڵە هاتوین دابەشمان کردوون بەسەر دوو لاینە 5 خستومانتە لاینەوە و ناویشیان لەسەر شاشەکە نووسراوە یعنی کە دەست ئەکەن بە یاری ناوی هەرکامیان لە یەکەمەوە نووسرا بوو ئەوە یە دەسەکە بە یاریەکە دووەم بە دوای یەکایتر ناوەکان هەمووی بەتەسەسولدانراوە و هەر کەس ناوی نووسرا لەسەر شاشەکە یەتە ئێرە بۆ یاریەکە زۆر باشە مناڵی دوای خۆیە دواتر نۆری ئەوەی دواترە ئێوە 11 کەسم بەڵام 5 دابشتانەکەین چونکە یەکێک لە هاوڕێکانمان تەمەنی زۆر بچکۆلێ بۆی کە خوشکەکەی یارمەتی بات ئەجا بە ئەوەش بپرسم کە هاتیە ناوە زۆر بمان ئەوەی کە توانیمان پێڵاوی ئێرەمان لە پێکرد جیاوازی پێڵاوی ئێرە لەگەڵ پێڵاوەکانی ترکە لە پێکرێ بۆ ئێرە چییە؟ خۆی لە دروستکردنی هۆڵێکی ئاوا بۆ بۆڵینگ مادەیەکی تایبەتەیە ئەو تەختەی ژێرقاچمان ئەگەر دیقەتی بن ئەم تەختەیە تەختەیەکی زۆر تایبەتە بەس بۆ یاری بۆڵینگ دانراوە ینی تەختەی ئاسایی نییە لە وڵاتانی کەوەیە ناومانە جیاوازەکەی چییە لە بەرەوەی کە کاتێک تۆپەکەکە بۆی کە زیانی پێنەگات بیزەبەت ینی تەختەکە زۆر بەقوە دروست کراوە ئەو تۆپە قورسە پێە هیچی لێ نایە اینجا ڕووکاری ئەو تەختەیە ئەبێت لوز بێت ئەو پێڵاوانەی کە لێرە دیاری کراوە بۆ ئەو یاریزانانەی کێنە ئێرە یاریەکەن بۆ ئەو سەردانکەرانەمان کێنە ئێرە یاریەکەن نابێ پێڵاوی بن بەرزیان لە پیابێ لە بەرەوەی لوسە تەختەکە احتیمالی هیکەوتنی هەیە حاڵەتێکی لەو بابەتە اینجا پێڵاوی فلاتیش بەعام ئەبێت بنەکەی ساف بێت یعنی ئێمە مشتریەکانمان کێنە ئێرە پێڵاوی فلاتیان لە پیابێت و بنی زبر نەبێت ئاساییە یعنی نەکراوە بە ئیجباری بەڵام پێڵاوی بەرزیان لە پیابێ بە تایبەت بۆ ئافرەت ئەبێت بیگۆڕن بۆ پێڵاوانەی کە تایبەتە بەو یاریە چکە بنەکەی لوسە و هیچ زیانێکیان پێ ناگەێنێت زۆر باشە دەست خۆش هاوڕێ جوانەکانم جا ئێستا دەستەکەین بە یاریکردن بەڵام پێویستە سەرەتا بزانین کە چۆن تۆپەکە هەڵێین بە چ شێوازێک پێویستە چی بکەین جا بۆ ئەم بابەتەش سڵاو بەخێر سەرچاو سپاس خۆ بناسێنی من ناوم سەرخێڵا سەد کەریمە مدەڕیبی بیاری بۆڵینم کاتە ڕاهێنەرێکی تایبەت بەم یاریە لەگەڵمانە بێت پێویستە سەرەتا چی بکەین چۆن تۆپەکە ئەهێنی پیشانمان بێت
بەڵێ بەپێی حەزمی مناڵەکان ئەگەر گەورە بێ تۆپی خۆی دیاری کراوە ئەگەر بچوک بێ تۆپی بچوک بەکارێنێ ئێستا بزانین سەرێکی یاری بکە با لەمەوە دەست پێکەین تۆ چەند ساڵ بووی؟ نۆ 9 ساڵ ئەبێت وەرە پێشەوە وەرە پێشەوە باشە ئەبێت چۆن دەست بگرێت ئەم پەنجەی تریان ئەمەیان دەرکە پەنجە گەورەکە و بەم شێوازە وەکو سپایدەرمان ئەو نەتوانی قەی ناکە هەوڵ بەرەوە باشە بەڵام تۆ بە دوو دەست بەم دەسە کردت بەڵام بە دەسەکەی تریش ئاوا بردت ئەوە هەڵە نییە ئەگەر بە دوو دەست بیبێ بەڵام ئەمە ممارەسەیە بە یەک جار فێر نابێ ئەبێ ڕابێ لەگەڵێ کاتە خۆی شێوازە ڕاستەکەی ئەوەیە کە بە یەک دەست هەڵی بێ ڕاستە ڕاستەکە باڵێ بە یەک دەسە بێ کاتە شێوازە ڕاستەکەیمان پیشان بە ببینن ئێستا تۆپەکە هەڵایە بزانین بە چ شێواز ناتوانم تاقیەکەینەوە دواتر ببینن باش بەڕێکی هەڵبدرێ یاخود بە چ شێوازێ بی ئەو پینەی یەکەم دانەی کە لە پێشەوە بێ بێ بۆ پینەیە بۆیە بتوانێت ئەوانەی تریش بخا لە دوای خۆی کاتە بێ ئامانجەکە پینی یەکەم بێت زۆر باش دەست خۆش کاتە ئێستا باری بکەین لەگەڵمان نابن جا هەروەکووە بینن ئێستا هاوڕێ جوانەکانمان یاریەکەن زۆربیان یەکەم جاریان بوو کە ئەم یاریان تاقی کردەوە بەڵام ئێستا زۆر بە باشی توانن یاریەکە بکەن چونکە یاریکی زۆر چێژبەخشە و سوودی هەبووە بۆیان جابا بزانین سوودی ئەم یاریە چی بوو سوودی یاری بۆڵینگ بەدەر لەوەی کە چێژێکی تایبەتیت پێ بەخشێ یاریەکی جیاوازە سوودەکەی کەشی ئەوەیە کە وەرزشێکی بەڕاستی زۆر خۆشە یعنی لە کاتی کردنی ئەم یاریەیە هەز بە مرتاحی جەستە دەکەیت لەبەرەوەی هەڵدانی تۆپی تایە جوڵانی هەموو جەستەتی تایە ینی ئەو تۆپە هەڵەگریت و ئەی لە پینەکان دەستت ئەجوڵێ سرت لەگەڵی ئەجوڵێ قاچت ئەجوڵێ بەدەر لە ئەو سوودەی کە چێژی تایبەتی هەیە ینی سوودی وەرزشی زۆریشی هەیە بۆ ڕاستە جا لەگەڵیشیا تەرکیزت زۆر باشەکە چونکە ئەبێ چاود لەسەر پینی یەکەم بێ کە هەڵی بێت زۆر تەواوە بۆ نمونە لە کاتی هەڵدانەکەی تۆ هەموو تەرکیزێک دەخەیتە سەر پینی ژمارەیە کە لە پێشەوەی هەموو پینەکان وەستاوە یعنی ئەبێت ئەوەندە تەرکیزە هەبێت لەسەری ئەو تۆپە بە جۆرێک هەڵڵیت کە بتوانی بی لە پینی یەکەم و ئەو زەختی تۆپەی ئەیخاتە سەر پینی یەک بە یەکسانی تەوەزیع بۆ پینەکانی دوای ئەوانیش بخایترە مەش تاوەکو بەهێزتر بێ لێدانەکە باشتر تەمان بەدڵنیایە و پینەکان زیاترەکە زۆر ڕاستە جا هاوڕێیانم ئەزانم ئاگام لێتانە کە زۆربەتان لە ماڵەوە یاری بۆڵینگەکەن و ئەم یاریە تاقیەکەنەوە لە ماڵەوە بەدڵنیاییەوە ئەو یاریەی کە لێرە هەیە لە ماڵەوە بە شێوازێکی کە هەیە ئەتوانن سوود لەو یاریەش بەڵێ بێگومان بەڵام ئێستا ینی هیچ ناگاتە ئەوەی مەسەلەن تۆ بۆڵینگێکی واقعیت لەبەردەسابێت یعنی بێ دیارریەکە بکەیت بە تایبەت ئێمە لە مۆڵێکی ئاوایە کە بە خێراتنی ئەو وەج بە خەڵکانە ئەەکەین یەنە ئێرە بۆ یاریەکە زۆر جار بە گرووبیان زۆر جار لە پەیمانگاکانەوەیان لە زانکۆکانەوەیان لە مەکتەبەکانەوەیان بە گروپ یەنە فامیلی مۆڵ و سەردانی قاعەکەی ئێمە ئەکەن لەبەرەوەی ئەم قاعی ئێمە هەمانەوەکو گەورەترین قاعەیە لە سلێمانیا کە دەژماری لاینمان هەیە ئەمەش دەرفەتی زیاتر بۆ گروپەکان ئەڕەخسێنێت نەفەری زیاتر ئەگرێت تاوەکو مەسەلەن ئەو منافەسەی لە بینیانایە بە نەفەری زۆرتر یەکلاییکەنەوە زۆر ڕاستە
باشە لەوانەیە زۆربەی دایک و باوکان ئێستا لایەن پرسیار بێ ئەم یاریە بۆ مناڵی تەمەنی 5 ساڵ و 6 ساڵ گونجاوە یاخود مناڵانە بێ لە تەمەنی چەند ساڵەوە بێن بۆ ئێرە و بەشداری بکەن بەڵێ یاری بۆڵنگ طبعاً دوو جۆری هەیە جۆری گەورە ئەمەی لە تەمەنی 8 ساڵ بەرەو ژوور ئەتوانێت ئەم یاری ئێمە بکات بەڵام بۆ تەمەنەکانی خوار 8 ساڵ تا ڕادەیەکی زۆر قورس ئەبێت یعنی زۆربەی ئەو خێزانانەی کە سەردانمانەکەن ئەو مناڵانەی کە لە خوار 8 ساڵەوەن ئەیامن بۆ هۆڵی یاری تر یاری ئەلکترۆنی هەر هەمانە لێرە بەڵام بەنسبەت بۆڵینگەکەوە لە 8 ساڵ و 10 ساڵ بەرەو ژوور ئەتوانێت یعنی ئەم یاری ببوورە کێ تۆپەکە منە کەی سەری تۆیە؟ ئەم هاوڕێیەم ئێستا ئێوێ یاری بکە بۆیە ئەڵێ کەی سەری منە کەی سەری توێ بڕۆ پێیان بڵێ ئێستێن بۆلاتان باش؟ کاتە مناڵان زۆر چێژ لەم یاریە بینن حەزەکەن بەردەوام و بەردەوام بێنەوە بۆ ئێرە بەڵێ خۆ یاری بۆڵنگ یەک خاصەتی تایبەتی هەیە ینی بە بڕای من ئەگەر یەک جار بیکەیت یعنی فێری ئەو یاریە ئەبی یاریەک نییە بێتاقەتکار بێت یعنی یەک جار یاریەکە تاقیکەیتەوەی تر حەزەکەی بە بەردەوامی لە هەفتەیەکە 2 جار 3 جار یاریەکە بکەی ئەوەیە چێشە تایبەتێکە یاری بۆڵنگ ڕاستە دەست خۆش بێ کەواتە هەروەکو هاوڕێ جوانەکانم ئێوەش بینیتان ئێستا و هاوڕێ جوانم هاوتی کەی سەرەی منە چونکە پێیان خۆشە بەردەوام و بەردەوام ئەم یاریە بکەن بۆیە بە هیوام ئێوەش مناڵەکانتان بێنن بۆ ئەم مۆڵانە و بۆ ئەوەی کە سوودمەند بن لە یاری بۆڵینگ و یاریەکانی تر و هەروەکو مامساژ باسی کرد لە خوار تەمەنی 8 ساڵەوە بۆ مناڵ وا باشترێک کە جۆرە یاریێکی ترکات و لەسەر و 8 ساڵەوە یاری بۆڵینگ تاقیکاتەوە چونکە لەسەر و 8 ساڵەوە جستەی مناڵ زیاتر گەشەی کردو و ئەتوانێت ئەو جوڵانی کە تایبەتە بەم یاریە بیکات. جابابیریشم نەچێ زۆر سپاسی دیۆراکەم کە لە شەقامی سالم نزیک کارگەی جگەرە ئەمڕۆ کۆمەڵێک دیاری زۆر جوانی بۆ هاوڕێکانم دابین کردەوە ئەنجا لەگەڵیشمان بن لەبەروی کە پێکەوە دیارەکانین بە مناڵەکان و هەروەها دیارەکانیش هەنێکی یەکەینەوە لەگەڵ ئێوە بە هیوام ئێوەش سوودمەند بن لە دیۆرا و بچین سەردانیان بکەن تا گەشتێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.